كل اخي تركم لابو شانك الكلاس شي دشين ما يكرو بريل يكرو كاش من دار في درودك من قال كل خلص كلاس كان شلي دري همو كان سركونه دكري كان سرتا وكو داواکارێک لە حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆرێک لە خوێندکارانمان هەیە تەنانەت ناتوانێت بژێوی ژیانی ڕۆژانی خۆی دابین بکات لە ناو زانکۆکانەوە زۆرێکشمان هەیە کە وازی لە خوێندن هێناوەی توانیوە بژێوی ژیانی خۆی دابین بکات و داواکاریمان لە ئەوەی کە دەرماڵەمان بۆ دابین بکات. ئینجامی شارێکم نووسیوەتەوە کە دەمەوێت بیخوێنمەوە بۆ ئەوەی ئەو خەڵکە پشتگیری لەو دەسەڵاتە زاڵمەی نەکات کە بەو شازە حەق مافمان بخورێت. وا دیسان هاتەوە کاتی گەندەڵستانە دیسانەوە نەفام زۆرە لەم کوردستانە کەی شعور دەکەن ئێوە لە دەست ئەمانە دیسانەوە دەچن پشتگیری دەکەن لە دز و سەرسەریانە وەرن با هەمویان بە نەعلەت کەینەوە ئالەم کوردستانە هەرچی لایەنە هەمویان وەک یەکن ئەم گەندەڵانە وازیان لێبێنن تخوا وازیان لێبێنن لەم زاڵمانە چونکە دنیا و قیامەتان دەڕوات ئابەهۆی ئەم دز و بێ ئەقڵانە. گرگ بوونەوە بۆی مافی خۆمان بدەینێ داوای مافی خۆمانەکەین خۆی ماف ئەدرێ نەوەک بسەنرێ ئێمە دەیسەنین ئەو کاتش ناماندەنێ ناماندەنێ نازانم ئەو هەموو پارێز لێ دەکەن چۆن دەرماڵەکەمان بدەنێ دەتوانین هەر نەبێ لە ئەوەی مارێکەم بکەینەوە ئێستا خوێندکار هەیە لەبەر نەبوونی پارە ناتوانین بستەوە ئێستا وەڵی پێیان من ئەوەیە هەنگ تەماشای حاڵی قوتابی بکەن یعنی بەس ئەوە نییە بە خۆیان بخۆن و هەچیان لە مناڵەکانی و ماری خۆیان بێ تەماشای وەزعی قوتابی کەن. والله داواکاری ئێمە قوربان لە حکومەت ئەوەیە بتوان یارمەتیە و خوێندکارانم دەرماڵە بگەڕێنێتەوە بۆمان ئەمە داوایەکی مافی سەرەتایی خۆمان کردی عین داوایەکی زۆر بەسیتە جملەیاندا پەرلەمانێکی بوو دەڵێ داهات یەک ڕۆژی خاڵە گومرجەکان بەشی یەک مانجی دەرماڵی قوتابیان دەکانی ئەو پارێز زۆر کەمە بە ڕێژەی زۆر کەمە ناکری ئەو حەقە لە ئینسان بستێنرێتەوە کات و حەقی خۆت بوو پێویستە داوای لێ بکەیت ئەمە یعنی ئەو دەتوانیمانە خۆپیشاندانەکە بە ئارامی کردومانە بۆ ئەوەی هیچ کەس تووشی ناخۆشیێک نەبێتون داوا دەستخۆشی لە برا پۆلیسەکان و ئاسایشەکان دەکەن کە ئەو ڕۆژ یارمەتیماندا زۆر هاوکاری ئێمەیان کرد دەستیان خۆش بی ئەوانش هەوڵی ئێمەیان ینی یارمەتیماندا و خۆپیشاندانەکە بە ئارامی بەڕێوە بچیتن. داواکاریمان ئێمە وەکو قوتابیانی پەیمانگە و زانکۆکان کوێ داواکاری یەکەممان دەرماڵی قوتابیانە کە مافێکی سەرەتایی قوتابیانە پێویستە حکوومەت ئاور لەم قوتابیانە بداتەوە ئێمە لەوانێت زۆربەی قوتابیەکان هەبوون بین بەڵام قوتابی هەیە خوێندکار هەیە دەبینی نەبوونە ناتوانانی ئێستا قوتابی لێرکوانێ ناتوانێت بگەڕێتەوە کە داخلی پەیوەندی کراوە لەوانێ سەعاتێک دابخرێ ئەنێ بۆ دەرماڵی قوتابیەکی کە مافێکی سەرەتاییە دابین ناکرێت لە 2014ەوە ئێمە لەسەر ئەو ڕێچکەی دەڕۆن کە دەرماڵی قوتابیان دواخراوە دووش هۆکاری دوم کە ئێمە خۆپیشاندانمان کرد خوێندکارانی سلەیمانی کە دوو ڕۆژ ئەمە چوارمی ڕۆژیانە لە نەهەمەتیدانە دەبینین چەساوە دەکرێنەوە مامۆستا دەبردرێ خوێندکار دەبردرێ مانەی لەگەڵ ڕێمان لۆلایەنێکی سیاسی کە لەوێ دەسەڵاتدارە نەمانوێت هیچ ناوی بێنین بەس خوێندکاران مافیشی خۆیانە دانەوێ و ئێمە لەگەڵ خوێندکاران ئەمڕۆ کە خۆپیشاندانمان کرد خۆپیشاندانێکی ئاسایی بوو بەڵام جێ لە شێوەندێ کەسێک دێ کە بەلا ڕێدا دەبا کەسی سیاسی تێدایە خۆ ئێمە وەک خۆپیشاندار باوەڕکە ئێمە بەس مافی خۆمان دەوێت نامانوێت بچین مەڵبەندێک بستێنین یان فەرمانگەیەکی حکمی بستێنین بەداخەوە بە هەندێک کەس کە بەلا ڕێدا دەبا.